بۆ بەڕێزان وەزارەتی تەندروستی حکوومەتی یاریمی کوردستان لیژنەی تەندروستی لە پەرلەمانی یاریمی کوردستان لە ڕێی نووسینگەی هەڵبجەی پەرلەمانی کوردستان ئێمەی خۆبەخشانی ناڕازی کەرتی تەندروستی شاری شەهیدان زۆر بەدڵسۆزان و ماندوو نەناسانە لەسەر حساب و گیرفانی خۆمان بێ بەرامبەر چەندین ساڵە کار و ئەرکەکانی نەخۆشخانە و بنکەن تەندروستیەکان ڕادەپەڕێنین بێ ئەوەی هیچ بڕەپارەیەک لەلایەن حکوومەت وەربگرین بە ئومێد ئەوەی لە کاتی بوونی بۆشایی پێویستی بەپێی پسپۆڕی لەو شوێنەدا دابنرێن بەڵام بەداخەوە لە کاتی پێویستە حکوومەت بێدەنگی هەڵبژات ئەمەش لە خەمساردی بێباکی حکوومەت لە ئاس و هەوڵ مادووەکاندا ئەبینین ئەمە شڕقی کینەی خۆبەخشەکانی زیاد لە ڕادە بردووەتە سەرەوە وەک ئەزانن ئارامیمان سنووری خۆی هەیە و ئێتر ئێمەی خۆبەخش و دەرچوانی دانەمەزراوی تەندروستی لە ئاس ئەم بێدەنگە سەبرمان نەماوە و کاتی وەرگرتنی هەڵوێستی جدیە بەرامبەر بە داواکاریەکانمان بۆیە هەر لێرەوە داوا لە حکوومەت دەکەین بە زووترین کات ئاورێکمان لێ بداتەوە بەڵێنێکی کرداریمان دەوێت داخوازی نەرچی زووە بەپێی ساڵی دەرچوون و خۆبەخشی بە شێوەی هەمیشەیی لە نەخۆشخانە و بنکەکان دامان مەزرێنن ئەگەر نا هەموو خۆبەخشەکان سوورن لەسەر بایکوتوای زێنان لە کاری خۆبەخشی و حکوومەتیش بەرپرسیار دەبێت لە هەموو دەرەنجامێک داواکاریەکانمان لەم چەند خاڵەدا دەخێنە ڕوو یەکەم دامەزەندمان بە شێوەی هەمیشەیی بەڕاچەوەکردنی ساڵی دەرچوونی خۆبەخشی دووەم ئەگەر ناتوانن بە هەمیشەیی دامان بەزرێنن ڕەچاوی بارودۆخی حکوومەت دەکەین بەڵام پێویستە هەرچی زووە بکرێت گرێبەستی ساڵانی خۆبەخشیمان بۆ حساب بکرێت لە کاتی بە هەمیشەیی بوونماندا سێم پێویستە ساڵانی خۆبەخشی ڕەچاو بگرێت و بە خاڵی بەهێزی دامەزرمەدەر نەدام بدرێت چونکە هەر وەک چۆن پێشمەرگەکانمان گیانی خۆیان بەخشیەوە تا پاراستنی ئارامی نیشتمانمان ئێمەش لە ماوەی ئەم دوو ساڵەدا سەلامەتی گیانی خۆمان فیدای پاراستنی و سەلامەتی هاوڵاتیانی شاری خۆشەویستی خۆمان کردووە و لە کاتی ڕوبەڕوونی پەتای کوشندەی کۆرۆنا بەبێ بوونی هیچ امتیاز و بڕەپارەیەک چوارم ڕەخساندین هەلی کار بە شێوەیەک لە کارکردن لە دەوامی ئێواران ئیسیشاری نەخۆشخانە حکوومیەکان و بۆ خۆبەخشانی تەندروستی و هەموو دەرچوانی دیکەی داونامەزراوی کردی تەندروستی بێت نەوەک کارمەندی هەمیشەیە ئەمەش هەلی کاری زیاد دەکات و بارگرانی لەسەر شانی حکوومەت کەم دەکاتەوە وەکو نووسینگەی هەڵبجەی پەرلەمانی کوردستان پشتگیری لە داواکاری خۆبەخشانی کەرتی تەندروستیەکەین و لەگەڵ هەموو ئەو خاڵ و داواکاریانین کە لە یاداشتەکەیان هاتووە و ئەمڕۆ یاداشتەکەیان لێ وەرەگرین و وەکو نووسینگە بەرزەکەینەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و ئەمانە مافی خۆیانە داکۆکی لە مافی خۆیانەکەنم خۆبەخشانە 6 ساڵ بەرەو خوارەوە عین لە 6 ساڵ 5 ساڵ 4 ساڵ تا یەک ساڵی شیتایە کە ئەمانە کاری خۆبەخشیەکەن و لە کاتی ڤایرۆسی کۆرۆنا لە ناو هۆڵەکانی لە قاوشەکانی کۆرۆنا بوون و خزمەتێکی باشیان کردووە و ئەو فراغە لە کەرتی تەندروستی هەیە لە هەڵەبجە پێویستە وەزارەتی تەندروستی لە ئاسی بەرپرسیارەتیا بێ چاوخشانەوەی بک بە دامەزراندنا ئەگەر بە هەمیشەیش نەبێ ئەمە داواکارین کە بە شێوەیەکی گرێبەستدا بمەزرێن و مافەکانیان بۆ دەستە بەرکرێ تندرستي وضعي زور شرع